بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە ژێر سێبەری ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله عليه و آله وسلم ئەمڕۆ ئەچینە خزمەت یەکێکتر لە هاوڵەکان کە بریتیە لە حوذەیفەی کوڕی یەمان. حوذەیفەی کوڕی یەمان لە باوک و دایکێکی موسڵمان، واتە باوکیشی و دایکیشی هەردووکیان سەحابەی پێغەمبەرن صلی الله عليه و آله وسلم، و خۆی و تەواوی برا و خوشەکانی هەر لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەژمارەکرێن. یەمانی باوکی یەمان لەقەبە، ناوی بریتیە لە حوسەیلی کوڕی جابر. حوسەیلی کوڕی جابر لە ئەسڵا خەڵکی مەککەیە، خەڵکی مەدینە نییە، لەبەرەوەی تووشی کوشتنێک ئەبێت و کەسێک ئەکوژێ لە جاهیلیە گرفتی بۆ دروست ئەبێت لە ناو مەککەیە، دواتر مەجبور ئەبێ کە بارکات و بچێتە ناو مەدینە. ئافرەتێک لەوێ ئەخوازێت، ئەم ئافرەتەش لە هۆزی مەدینەیە و ناوی ڕەبابی کچی کەعبە. دواتر یەتەوە ناو مەککە و هەم لە ترسی ئەوەی نەبادا کوڕەکەی شتێکی لێبێ حوذەیفە جارێکتر ئەگەڕێتەوە ناو مەدینە. کە موسعەبی کوڕی عومەیر تەشریفی ئەچێتە ناو مەدینەوە، یەکێک لەو عائیلانەی کە لەسەر دەستی موسڵمان ئەبن، عائیلەی یەمانە. دیارە یەمان بۆیە پێوترێ ئەلیەمان لەبەرەوەی پاڵیاوەتە پەنای یەمانیەکان کە بریتین لە ئەهلی مەدینە، کە بریتین لە ئەوس. ئەوان داڵدەی ئەمیان داوە، بۆیە لە زمانی جاهیلیەتە ناوی لێنراوە یەمان. و لە کاتێکا کە جەماعەتی عەقەبەی یەکەم یێنەوە، یەکێک لەو کەسانەی کە لەگەڵیانە یەمانە باوکی حوذەیفەیە، و حوذەیفە خۆشی لەسەر دەستی موسعەبی کوڕی عومەیر ئیمانە هێنێ و لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ناگات هەتاوەکو هیجرەتی خۆشەویستمان صلی الله عليه وسلم. ئەو کاتە کە هیجرەت ئەکا، ئەمیش لەبەردەستی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گەنجێکی جوانی هەڵکەوتە، تەجدیدی عەهد و پەیمانی لەگەڵ خزمەتی ئەوە ئەکاتەوە. ئەفەرمێ پرسیارم لێ کردوتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بەخوا من نازانم ئایا من لە مهاجرین حسام یا لە ئەنسار، چونکە ئەوس و خەزرەجی هەردوو کردە براو ناوی لێنان ئەنسار، و ئەوانش کە هیجرەتیان لێ کردبوو ئەو مهاجرین بوون. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی تۆ لە هەردووکیان حسابی، هەم ئەنساریشی و هەمیش مهاجری، تاکە هاوڵێک هەبێ بە ئەنسار و مهاجر بە هەردووکیان حساب کرێت تەنها حوذەیفەی کوڕی یەمان. دواتر پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی ئەی حوذەیفە ئەمە ناکرێ، خۆ یەکلا کەرەوە. ئەفەرمێ خەیەڕەنی بەین الهیجرەتی والنصرە فاختەرت النصرە، اختیاری دامێ ئایا تۆ لە مهاجرینی یا لە ئەنسارەکانی، خۆت یەکلایی کەرەوە. ئەڵێ بیرم کردەوە ئەنسار زۆر خزمەتی ئێمەیان کردووە و زۆر وەکو وەفایەک قەرارمدا لە ئەنساریەکان بم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە نێوان ئەم و عەماری کوڕی یاسرە برایەتی دروست کرد. عەماری کوڕی یاسر بێکەس بوو، دایک و باوکی شەهید بوون، لەگەڵ حوذەیفەی کوڕی یەمانە کردنی بە برا. حوذەیفەی کوڕی یەمان لە هەموو جەنگەکانە بەشداریەکی هەیە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، و داستانی تایبەتی لە هەموو جەنگەکانە هەیە. لە غەزای بەدران نەبێ، غەزای بەدر ئەفەرمێ من بەشداریم لە غەزای بەدران نەکرد، لەبەرەوەی پێش ئەوەی جەنگەکە ڕوو بدا لە قەراخی مەدینە من و باوکم گیران، مشرکینی قوڕیش ئێمەیان گرت، وتیان بۆ کوێ ئەڕۆن؟ بۆی وتمان ئەچینە مەدینە. وتیان نە، ئێوە چن بۆ لای محەممەد وەتانوێت جەنگ لەگەڵ ئێماکەن. وتمان ئێمە ئاگەمە لەم شتانە نییە. ئەڵێ وتیان دەی وەعدمان بنێ کە ئێوە جەنگ ناکەن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، لەگەڵ ئەوان نایەنە دەرەوە بۆ جەنگ بەرامبەر بە ئێمە. ئەڵێ ئێمەش وەعدمان دانێ و نەجاتمان بوو لە دەستیان. ئەڵێ کە هاتینەوە گێڕامانەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئەفەرمێ ئەمرهم النبي أن يوفوا بعهدهم، ئەمری پێکردن فەرمووی ئەو دوانەتان ئەبێ وەفا بە عەهدی خۆتان کە نابێ بێنە دەرەوە بۆ جەنگ. بیر لەم مەشهەدە بکەنەوە، یعنی تۆ کافر گرتوویتی، وعدێ داوەتێ کە من جەنگ ناکەم بەرامبەر بە تۆ، کاتێک کە یێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی بڕۆ وەفا بۆ عەهدەتان بکەن، ئێوە نابێت جەنگ.
لجنگی بدرا بەشداری ناکەن لەبەر ئەو کەلیمەی کەوتویانە وشە لای مسلمان زۆر گرنگە عهد و پەیمان لای مسلمان زۆر گەورەیە مسلمان کەسێکی فێڵباز نییە بێ خیانەتکە تەنانەت خیان لە کافریش ناکە کەلیمەیەکی وتۆ بەرامبەر بە کافر لەسەر ئەو کەلیمەی خۆی سوورە ئەفەرمێ ويستعين بالله عليهم بغمر خاص الله عليه وسلم أمري فيكر فرموا إيه ونابي بجداري كان وفاء بعهدي خوتانا كان وأمري فيكر فرموا دعاء كان دعاء كان لمشركين قريش خوان نصرت ما بدا بسريانا أما الشهادة زور قوري بروا كان أجر زماني أمره خلقي مسلمان تيبقى لما بس كفاية يعني إيه ما بتشوك ترين خيانة نفسي خوما إلى سرانا هين ولو كان لقى المشركين لقى محاربة به طبعا هو محارب هاتون جنگ أكن لقى بيغمري خويا صلى الله عليه وآله وسلم دبر أمدوها ولا يك كلمين بكار هنا وتواني أما شرطا لقى ناكين أبي إلا التزام كان بو عهد بيمانيك هي التزام كان بو وشيك وتوانا كمسلمان صاحبي وشي خوي صاحبي كلمة خويتي أما لغزاي بدر بمشي وازل لغزاي أحدى طبعا في غمري خواه صلى الله عليه وآله وسلم هندق لها ولان درچون كومالي هاوضي بير هبون لغزاي أحدى فرماني كل أم غزويا فرمي أو بوخوتان دانش نومين يكيك لو كسانا كأمري بيكردو بير بو بريتي بو ليمان حسيلي كوري جابر لقال رفيقك في غمري خواه صلى الله عليه وآله وسلم لقال ثابتي كوري وقشا فرمي أم دوانا بمن نوا الله ثابت روي كرده وقش وتي والله أو باشي بوشي ما ينتو أو وستاوين أو خلق هم يشون بو جهاد لبينا يخوايا كل ما أو نمان ما وتو جودريجة شنك دم خاتنا أو ورد أو كي خاطر دم برزق عمر من أو نيما بونا شين جهاد كين بشكم شهادة من بقسمت به الله هردو كان بيك وبرهاري عنده جلي عسكري وأنا لبر كردو أم يغفروا أمانة بس ده مساوي زور بدر والنبو هاتن داخل بجيش مسلمان بون كداخل بون لو كانت جنگ دسي بيه كردو نيانزاني كأما بريتيا اليمن أفرمت شن هاولك بلاماري عندما زاني لمشركين قريش أبو بجنجيان الله هرشنا حذيفة لدورة هواري كوتي أو باوكما فريانا كوتاي وجيش تسري ونزيق وباكيان شهيد كل وقت مسلمانان بد شمشيري مسلمانان باكي حذيفة كجرا أفرمي كاتك هات بيشا وفرمي يغفر الله لكم وهو أرحم الراحمين كباوكي بيني تعزى كجرا إخوة لجناه تنوبري أو أرحم الراحمين بشكم خو عفوتانك والله أو باوكما مسلمانيشا بهماشي ثابتي كري وقج لطرف مشركان وهاتو مشركان زوزانيان أما لو أنا بيري شو ده صلاتين هرزو أبي الشهيد بو هردو كان بيك الشهيد بون بلام يمان بدسي أصحاب رسول الله صلى الله عليه وآله وسلم شهيد بو كاتك هاتنا أما شهدان جراي وبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم وتيان أبو شوازب كاتك إما تجرجان بو أقام لنا أبو شوازب وكي حذيفة شهيد كراو بدسي خومن اسم نازين شي بكين اوج اواي وتوا او موقف جوانيه وبران برمان امريكا فرموي ورن لبيت المال مسلمان بدي ام كسبدن خيني ام كسان دابا حذيفه هرهم التوزيع كل بس او كساني كبجداريان كل ولا جنگك تنان اوانيك باوشي اويان شهيد كردو هندق لوان ورقد كبيغمري خواه صلى الله عليه واله وسلم اما بيستو الزؤر دل خوجو فرموي هندق لبيغمبر كان سيكس شواركس حوتكس زور بدوريانا ونزيق بون من شوار دكس بدور مو زور نزيكن يكيق لوانا فرموي بريتين لحذيفة كوري يمان لغزوي خندقة عينا مشهدك يا حذيفة أفرمي طبعا جلو بير كان ولا مشهدا جلو برقي شري لبرا طبعا يكي حاولاني زور فقير كلا روي مادي وزور فقير حذيفة أفرمي جليكم لبرا أبو بچه حالي أقيش تخواروي أجنم هر أوان دبو قاتو أوانم رودو إن جاء زور ما نوبون أوان دمان إشكل وتا خندق من لدوري مدينة هل كان دبو لو طرفيك وكافران ينو جنگ دس بيئك وغزوي أحزاب هم يكوبون تولا سرمان إن جاء فرمت جو زور سارد بو هوايكي زور تندو قرسي هب لم كاتا بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم تشريفي هنا لنوها ولانا فرموي ألا رجل يأتيني بخبر القوم جعله الله معي يوم القيامة كسيقني بشلنا أو قوم خبر كامو بين بزانة خريكي تشينو تشي أكن وبرياري عن تشي جنگ أكن جنگ ناكن خوا جل جلاله ولا بهشتا لقل منا دائن
ئەفەرمێ سێ جار ئەمەی فەرموو کەس جورئەتی نەکرد هەڵسێ ئەوەندە سارد بوو ئەوەندە کاتەکە ناڕەحەت بوو و ئەوەندەش جێشی بەرامبەر زۆر و ئەمان کەم ئەبوایە بچێتە ئەو دیوی خەندەق بچێتە ناو ئەوان بگەڕێتەوە ئەفەرمێ کەس نەبوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەناو هاوڵانە گەڕا فەرمێ ئەی حوذەیفە هەست ئەفەرمێ واللهی لە هیچ شتێکان نەبووە کە وتبێتی و یەکسەر ئومێدم کردوێ بڕۆم ئیلا لەمان نەبێ زۆر خەمم بوو ئەفەرمێ وتی بڕۆ خەبەری ئەو خەمم بۆ بێنەوە بەڵام هیچ شتێک نەکەی مشکلەیەک دروست نەکەی وایان لێ بکەی بیان هروژێنی بەرامبەرم ئەڵێ واللهی کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لەو سەرما دەرچووم بەو جلانەوە و لاشەم ڕوت ئەفەرمێ وەکو کەسێک لە ناو حەماما بێت چۆن ئاوا شتێک دەوری گرتم و گەرمم بێ ئەڵێ چوومە ناو کافرانەوە کە چووم سەیرەکەم وەزعیان زۆر شپرزە ئاگر ئەکوژێتەوە ئەبوو سوفیانم بینی ئاگرێکی کردەوە پاڵی پێوەیە وەڵێ تیرەکەم دەرهێنا ویستم لێی دەم بیرم کردەوە مەشاکلم بۆ دروست نەکەی تیرەکەم هەڵگرتەوە ئەڵێ کاتێکم ئەزانی ئەو خێماتانەی کاڵیاندا بوو ئەکەوت بە سەریانە ئەبوو سوفیان هەمویانی کۆ کردەوە وتی ئەی قەوم قسەتان بۆ ئەەکەم هەر کەس دەست بدا لە هاوڵەکەی نەوەکو جاسوسمەندیە بزانە کێیە ئەڵێ کەسە من دەستمدا لەوەی پەناوتم تۆ کێی من ئەنت ئەڵێ ناوی خۆی ئێوتم تەواوە ئەڵێ بۆی کەس دەست لە من نەدا بڵێ تۆ کێی ئەمە زیرەکی حوذەیفە ئەگەیەنێ وریایی حوذەیفە ئەگەیەنێ لەو کاتەیەک سە کوتوپەڕ بڕیاری خۆت بدەی نەهێڵی بەرامبەرەکەت کەشت بکە و دەرکە پێ بکە ئەڵێ سێرم کرد وتی بەخوا ئەی قەوم لەم کاتە سەرمایە و لەو بەنی قوڕێڵە پشتیان تێ کردوین درۆیان لەگەڵا کردوین ئێمەش لە حاڵەتێکی ئاوا زۆر سەرما و ناڕەحەتین ئەوەی کە بۆی هاتوونەوە خەندەق لە بەرامبەرمانە جانگەکەمان پێ ناکرێ وا من ئەگەڕەمەوە کێ لەگەڵ ما بابێتەوە ئەڵێ هەموویان خۆیان حازر کرد و وردە کۆبوونەوە ئەڵێ لەو یاشا فرسەتێترم بۆ ڕێکەوت لە ڕێوایەتێکە کە ئەبوو سوفیان وەکوژم ئەڵێ بیری قسەکەی پێغەمبەری خوام کردەوە صلی الله عليه و سلم هیچم نەکرد ئەڵێ وردە هاتمەوە کە هاتمەوە بەرەو مەدینە سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم نوێژەکە وەکو بەتانیەک شتێکی قورسی گەورەی یاوە بەسەر شانیا زۆ سەرمایە لە ناو خێوەتەکەیان نوێژەکە ئەڵێ منیش ئیستئزانم کرد بە ئیشارەت بەدەست ئیشارەتی لێ کردم وەرە ژوورەوە ئەڵێ کە چوومە ژوورەوە زۆر سەرمان بوو ئەو شتێک کە دابووی بە شانی خۆیە سوچێکی بەرز کردەوە من چوومە ژێری ئەڵێ زۆر سەرمان بوو اینجا پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ڕکوعی برد سوژدەی برد دواتر سەلامیایە و اینجا سەری بەرز کردمەوە وتی خەبەری قەومەکەم پێ بڵێ ئەڵێ عەرزم کرد ئەی خۆشەویستمان صلی الله عليه و سلم بەخوا حاڵی قەومەکە بەو شێوازە بوو منیش ئەگەر قسەکەی تۆ نەبووە ئەبوو سوفیانم کوشت بوو هاتووە بەردەسم بە ئاسانی بەڵام لەبەر قسەکەی تۆ ئەی خۆشەویست ئەبوو شێوازە وازم لێ هێنا فەرمووی الحەمدولله خوای گەورە بە جوندەکانی خۆی کە هەوا و سەرمایە ئێمەی نەجاتدا لەم جەنگە لەمەوە قوربێکی زۆر گەورە لە نێوان حوذەیفەی کوڕی یەمان و پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم دروست حوذەیفە ئەفەرمێ خەڵک هەموویان ئەچوونە خزمەتی پرسیاری خەیریان لێ ئەکرد کام شتە باشە بیکەم کامە خەیرە ئەڵێ ئیلا من نەبێ کە ئەچوومە خزمەتی پرسیاری شەڕم لێ ئەکرد شەڕ چۆنیەت فتنە چۆنیەت چی ئەگوزەرێ لە عالەمی ئیسلامی ئەڵێ هەمیشە ئەم پرسیارانەم لێ ئەکرد حتا وای لێ هات ئەوەندەم پرسیاری شەڕ و فتنە و خراپەکاری لێ کرد و ڕۆژێک بانی کردم ناوی منافقەکانی پێوتم منافقەکانی مەدینە 300 و ئەوەندە منافق لەناو مەدینە بوون طبعا صعبترین و ناڕەحەتترین مامەڵەی لەگەڵ منافقە يعني بیرکەنەوە منافقین لەناو مەدینەیە لە هەموو شوێنەکە ئاژاوە گێڕی مزگەوتێکی زڕاریان دروست کرد لە جەنگەکانە پشتیانە کردە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەیانوت لە جەنگەکانە لا يخرجن الأعز منها الأذل ئێمەی عزیز کە گەڕانەوە ناو مەدینە زەلیلەکان دەرەکەین يعني مهاجرین و پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خوا جل جلاله لە قورئان فەرمێ والله يشهد إنهم لكاذبون خوا شاهدی ئەداوانە درۆزنن وزۆرێک يعني منافقين زماني پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەس بە زمان ئیمانیان هێنا بوو لە بنەوە دڵیان پڕ بوو لە کوفر و نیفاق خوا جل جلاله چۆن ڕێگایەکی دانا بۆ مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەگەڵیانە يعني بیرکەنەوە سەرۆکی منافقین داوای عباکەی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم ئەڵێ کە مردم بە عباکەی ئەو بم پێچنەوە بمنێژن پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەرزانەوە سەرۆکی منافقین عباکەی خۆی بۆ ئەنێر ئەفەرمێ نانکوژم ئەمانە کە بە حکمی کوشتنیان هەیە نەبادا خەڵک بڵێ لە ئەصحابی خۆی ئەکوژێتەوە تەنها لەبەر ئەم خاڵە
أم فتنتي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم وأم درس جورب إيما حتى لكاتك كمرت قراريا نيجي لسرك حتى إمام عمر والسر قريبك حتى وكو آية قرآن هتخور نيجي لسرنك شكل نيجي تو أبيت الشفاعة بويا منافقين زور كاري خطريان أكل لزماني بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم للنفاق لبال بشتي كني كفر لجاسوسي كني بس مسلمانان بلام أو ما مال النرمي بيغمري خوا صلى الله عليه وآله وسلم لقلي أنا صاحبي أسرار يخوش اسمان بريتي لحذيفة غير حذيفة وبيغمري خوا صلى الله عليه وسلم هيج كسيقناوي أو منافقان نازانة تنها أم دوانا بوي أصحاب هميشة أترسان أجر حذيفة لشوينك معاملين رقبة لقى الخلق أترسان لي يعني أو كسي احتماله نفاقه بويا حذيفة زور نرم لقى خلق معاملة أكرد قد دموساي خوي قرجنا أكرد أترسا هر دموساي قرج كر كسي بكسي ولا المنافق شو كان زاني أسراري في غمر إخوة صلى الله عليه وآله وسلم لا أما حتى سيدنا عمر جاري كان توسلي لأكرد زور بارايا ولي بس من المنافقين ميانا فرمونا خير أي عمر تولى منافقين نيت بلام والله يتر لموضوع يكسي تر في نالم وتسكي كسي ترناك بلام تولى واني بس تو يتر هيك تر نالم جاري كان إمام عمر زوري بو هنا وتي إلا أبي بيان بلي أماني كمن كردو من بكار بدسو إشي مسلمانا أبن بريوا هيك منافقي كان تيايانا على زور زوري بو هنا الأخيرة وتي بلي تياتي عمر زورم ليمك وتي كي وتي نالم الله سبحان الله دواي زماني كي زور كرد يشيك لو واليانك عمر داينا بوبا اختلاف لقل إمام عمر دركوت كأم كسا منافق ودور كوتو لإمام عمر أفرمي إن جاء حذيفة وتي الآن أستأي إمام بأخم بك والي كان تو يق منافقين تيانيا كسيان تيانيا منافق لهم غزوات كان لغير بدر بجداري كردو لفتح عراق بجداري كردو للشام ويرموك بجداري كردو لجنگ فرسا بجداري كردو لفتوحات فارسا هموي بجداري كردو لنهاوندا همو فارسا كان كوبنا وسطو 50,000 كسيان كو كردوا إمام عمريش جيش أصحابي همو كو كردوا نعماني كوري مقريني كرد برابريان حوكسي ود حوكس وتي إيوة اسم بو أم جنگا أو تان نعمان رابري إيوة أجر نعمان شهيد بو حذيفة أجر حذيفة شهيد بو ورد بيا روشة تا حوكس أصحاب زور بقى سيري كلمات إمام عمر يانا كرد يعني ملهمي أمته لدلي خويا أنا وتي أن حتما حود لم قائدانا أكوجر ما دام إمام عمر وتويت يقيني أنه حذيفة زور زيرك ولا ما فرموي أما بابتك شؤم لدلي مسلمانان دروسك هل لسرتي جنگك النعمان شهيد حذيفة يكسر ستري أمريكا وتي نابه هيج يشك لم جيش بزانك النعمان شهيد هو برايك بناوي النعيم رقوك النعمان واو نعيم يكري مقريني هنا وتي أي نعيم ورتو لجاكي أوابا من قيادة جيشك كبتك دواء أو منهم بس نابي خلق بزاني وابزان تو هر نعماني وماوي أصحاب هر سيري أنا كتشاور أنا كالنعمان شهيد بالنعمان شهيد نابي تشاور أنا كحذيفة بدواء أو بيتو قيادة بقر أو الشهيد نهات أو يثر بدواء نخير إن جهات الروي كردها ولان وتاريخ زور بقوتي ودان فرموي هو أتبع كان محمد صلى الله عليه وآله وسلم أو بهشتي خوا بوتان حاضر كراوة تشاوري استقبالي أوكا انتظاري بينيني ديداري أوكا تخوا وايلي ما كان بهش زور انتظارك هموتان بيكا وهيرش برن أفرمي هيرش يان برد بقوتي كي زور قورة أم جيش قورة كلا برانبريان وصاب وشكانيان أفرمي كسر كوتنيان بدسينا إنجازانيان كنعماني كوري مقرن شهيد بوا كبا إمام عمر يانوت إمام عمر زور أسود أبو وتي أو شؤميك لم يشكي من يشابه أصحاب حذيفة الرأي قد نيهج أم خرابي الروبدا دس خوشي كي زور قورة لحذيفة كرا وزور نزي بو لإمام عمر لدواترا لزمان إمام عثمان كردي بقوري مدائن إمام عمر هل زمن خويا كردي قوري مدائن إمام عثمان كردي قوري كوفة كاتي كوات شو مدائن بسر جوادريجكوا جليكي كرتو شري لبرابو كمك نانو كمك خيو كمك غوشتي وشكراوي فيو خلقي مدائن بيشتر ملكه كاني فارس يعني بيني بوالي كاني فارس كين بتش الطون وترتيباتك اخويا انا كان بجوره حمويان هاتكون درو تشاوري او انا كر اولي امام عمر اين ريبت شلون به سيريان كسك بجوادريجكوا ها نزيكيان كوتو وتان ارتو والد نبينيو
وتی خراپترین خەڵقی خوا لەسەر زەویە ئەو کەسانن کە لە ئومەڕا نزیکە بنەوە ماستا بۆ ئومەڕاکە من ئەو والیەم کەوا ئیمامی عومەر نردومی ئەمەی کە ئەیبینن پێم بریتە لە تۆزێ گۆشتی و شک بووە لەگەڵ تۆزە نان و تۆزە خوێ لەگەڵ ئەم گوێ درێژە و خۆم هەموو ئەو مەرجەی کە لەسەر ئێوە هەمە خواردنی خۆم ڕۆژانە جارێک خواردنی ئاژەڵەکەم دابەشەکرێ هیچ شتێکی تر لە من حەرام بێ لە ئەموال و ئەو شتانەی کەوا ئێوە هەتان ئەفەرمێن لێ مایەوە ئیمامی عومەر طبعاً هەموو والیەکان ئەینار بە دوایانە ئەیهێنانەوە محاسبە ئەکردن بزانە چیان پێیا کردووە چیان هەیە ئەفەرمێ خەبەری نار بۆ حوزەیفە وتی با حوزەیفە بگەڕێتەوە مەدینە استقراری وەزع کرابوو ئەفەرمێ حوزەیفە کە گەڕایەوە ئیمامی عومەر زۆر تووڕە بوو لە قەراخی مەدینە ئەهاتوو ئەچوو بزانێ ئەو والیانە کە ئەگەڕێنەوە حاڵیان چۆنە کە حوزەیفەی بینی بە عینی شێواز بەسەر گوێ درێژەکەیەوە بە عینی جلوبەرگەوە عینەن تۆزێ گۆشتی وشک و تۆزێ خوێ تۆزێ نانی پێوە گەڕایەوە بەرەو ناو مەدینە فەرمی ئیمامی عومەر کە بینی زۆر دڵخۆش بوو فەرمووی ئەنتە ئەخی و ئەنە ئەخوک بەخوا تۆ برای منیش برای تۆ مادام بەو شێوازە ڕۆژی بۆ شێوازە هاتیتەوە طبعاً هەر ئەمیرە باتەوە هەرچی زیادەی پێ بووە لێ وەرەگرت ئیمامی عومەر لەگەڵ حوزەیفەیە قوربێک و نزیکی زۆر گەورە هاوڵان کاتێکە لە منطقەی فورسە ئەنواع نەخۆشیان توش بوو ئیمامی عومەر نامەیەکی نارد فەرمووی لە نامەکە داواتان لێ ئەەکەم شوێنە بدۆزنەوە لە غێری منطقەی فورس بۆی هاوڵان نەخۆش نەکەون چونکە ئەو بیئەی ئەویان پێ نەئەکەوت هەمویان نەخۆش کەوتبوون هەموو ئەو مجاهیدانەی کە چوو بوون ئەو منطقانە ناڕەحەت بوون لە ڕووی سەحەتەوە سەیدنا عومەر فەرمووی یەکێک لەو کەسانی کە دەستنیشانی کرد کە شوێنی موسڵمانان دیاریکەن با حوزەیفە بێ ئەفەرمووی حوزەیفە زۆر گەڕا زۆر چاوی کردەوە ئەم لا ئەو لا سەیری کرد لە ئەخیرە ئەفەرمووی حوزەیفە بڕیاریدا شوێنێکی سەحراوی گەورەی ڕەمڵی زۆر بوو شەوی زۆر بوو سەحرایەکی گەورە بوو ئەفەرمووی ئەم شوێنەی دیقەتدا هەناسەیەکی هەڵمژی فەرمووی ئەم شوێنە بۆ موسڵمانان زۆر گونجاوە شاری کوفە لەوێ دروست کرا شاری کوفە لەسەر پێشنیاری سەیدنا حوزەیفە دروست کراوە ئەفەرمێ دواتر هاوڵان کە هاتنە ئێوە بە ماوەیەکی کەم هەموو لاشەیان ساغ بوو سەحەتیان باش بوو جێشەکە هاتەوە سەرخۆی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت لەو ئیختیارەی ئەو لەگەڵ سعدی کوڕی ئەبی وەقاسا زۆر پێ ڕازی بوو حوزەیفە زۆر ڕیوایەت هەیە لەسەر وەفاتی ئایا کەی وەفاتی کردو ئەم صاحبی ئەسراری پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەمیشە یەکێک لە دوعاکانی ئەو بخوای نەمگەینتە زەمەنی فتنە بۆی هەندێک ئەفەرمون لە دوای وەفاتی ئیمامی عوسمانەوە بە 40 شەو ئیتر کۆتایی بە حوزەیفە هاتوو وەفاتی کرد لەکوێ وەفاتی کردو هەندێک ئەفەرمون گەڕاوە ناو مەدینە هەندێک ئەفەرمون لە کوفە هەندێک ئەفەرمون لە مەدائن هەر سێ ڕیوایەتێکە و هەر سێ ڕەئیەکە هەیە لەسەر وەفاتی سەیدنا حوزەیفە ئەفەرمێ کاتێ لەسرە مەرگە فەرمووی خوایە سوپاس بۆ تۆ منە خستە پێشی فتنە هێشتا فتنە قائیدەکانی و علوجەکان ئەوانەی کە شوێنی کەوتون هێشتا فتنە سەری دەرنێنەوە من گەڕامەوە لای تۆ سوپاس دەکەم ئەفەرمێ لەو بەیانیە هاواری کرد ئەعوذ بالله من صباح إلى النار خوایە پەنا ئەگرم بە تۆ لە بەرە بەیانێک کە بەرەو ئاگر بڕۆین ئەفەرمێ سێ جار ئەم دوعای دووبارە کردەوە دواتر فەرمووی ئەو کەفنەی کە قەرارە بۆم بێن با سەیری کەم ئەفەرمێ کفنێکیان هێنا چەند پارچەیە بۆ فەرموو تەنها 2 پارچەم ئەوێ لە ژیانە ئەوەندەم نەبووە قەمیس و ئەم هەموو شتەم بۆ کۆکەنەوە کفنی کامیلم ناوێت تەنها 2 پارچەی سپین بۆ ڕاخەن و بمخەنە ناوی بمشارنەوە بەخوا ئەم 2 پارچەیە زۆر نامێنێتەوە بەسەرمەوە ئەگەر ئەهلی باشە بم بەخوا خوا بۆمە گۆڕێوە باش بەخوا ئەگەر خراپە بم ئەم دوانەشم مستحق نییە هەرزوو لێم وەرەگیرێتەوە يعني بیرکەنەوە صاحبی سری پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم پێغەمبەری خوا ئەوەندە لێ ڕازیە ئەمین نییە لە ئاخرەتی خۆی نازانێ بەرەو کوێ ئەڕوا بەرەو چی ئەڕوا ئەفەرمێ لەو بەرە بەیانەکە 3 جار وتی أعوذ بالله من صباح إلى النار ئەفەرمێ لەو ڕۆژەیە وەفاتی کرد و بەعینی ئەو 2 پۆشاکەی کە خۆی حازری کرد و پێچایانەوە و ناشتیان زۆر ڕیوایەت هەیە لەسەر ئەوەی کە لە عێراق جارێک تەرمەکەی دەرکەوتوتەوەوانە بەڵام هیچێک لەو ڕیوایەتانە ڕاست نین ئەصحابی ئەسرار و خاوەنی زانیاری تاوە لەسەر فتنەکان بریتێ لە حوزەیفە لە ڕەمەزان زنجیرە وتارێکم لەسەر فتنە بە درێژی باس کردووە اعتیمادی زۆرینەی ڕیوایەتەکان لە فتنەیە یەتەوە سەر حوزەیفە چونکە ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم هەر یەکەی لە بوارێکە کاری خۆی هەبووە
هەیەنە لە فەرائیزە زۆر زیرەکەیان لە حەڵاڵ و حەرامە هەیان لە کەثرەتی حەدیثە ڕیوایەتی زۆری حەدیثی کردووە هەیەنە لە مەسئلەی فیتەنە لە مەسئلەی فیتەنە بەهێزترین هاوڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بریتیە لە حوذەیفەی کوڕی یەمان هەندێک لەو فەرمودانەی کە گێڕاوێتەوە لە باسی فیتنە ئەیگەڕینەوە لە خزمەتانە و باسییان ئەەکەین کە ئەفەرمێ منافقەکانی ئەمڕۆ زۆر خراپترن لە منافقەکانی زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە زمانی خۆشەویستە منافقین خۆیان ئەشاردەوە ئەمڕۆ منافقەکان هەموو خۆیان دەرخستووە لە صحیح بوخاریە واریدە ئەفەرمێ نیفاق لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەبوو بەڵام ئەمڕۆ نیفاق نییە هەموو ئەوەی کە هەیە و ئەبێتە منافق کافرێکە لە ژێرەوە خەریکی کاری خۆیەتی ئاگاتان لێبێ واتە کافریت بە ناوی مسلمانەوە بە ناوی ئیماندارەوە ئیشی خۆی ئەکا منافق وەکو جاران نەماوە لە خەتەرێکا بێ بەڵکو نا بە ئاشکرا کاری خۆی ئەکا و کاری خۆی جێبەجێ ئەکا هەر لە بوخاری شەریفە هاتووە یەکێکتر لەو ڕیواتانە لە فیتنە ئەفەرمێ لا ينبغي للمؤمن أن يذل نفسه نابێ ئیماندار خۆی زەلیل کە ئەفەرمە جارێکیان خۆشەویستمان ئاوای فەرموو حوذەیفە فەرمووی وتم چۆن مسلمان خۆی زەلیل دەکا ئەخە مسلمان خۆی زەلیل ناکە فەرمووی ئەوەیە کە مسلمان بەو شێوازە يتعرض من البلاء لما لا يطيق خۆی ئەخاتە بەردەم کۆمەڵێ فیتنە و بەڵای زۆر گەورەوە کە دەرەقەتی نایە ئێمە ئەمڕۆ عالەمی ئیسلامی ئەم فەرمایشتە نقصانێکی زۆر گەورەیە لە ذهن و فکری شەبابە جاری وایە خۆمان نەخەینە بەر فیتنەیەکی زۆر گەورە تۆ مفتی نیت تۆ پێت نەوتراوە فتوا لەسەر ئەم مەسئلە بدە تۆ پێت نەوتراوە موقفت چییە لەم مەسئلە لە هەموو مەسئلەیەکە سنگی خۆت دەرەپەڕێنی خۆت ئەخەیتە ناو فیتنەیەکی زۆر گەورە هەموو ئەو فەرمایشتانەی باسی مخالەفە ئەکەن لە بینی یەهود و نەسارایە زۆرینەی کات گەنج بە هەڵەتی ئەگا خۆی تعڕوزی فیتنەیەکی زۆر گەورەیەکە بڕواکەن ئێستا ئەوە من ڕیشم هەیە بەو خۆی بزانم بەهۆی ئەم ڕیشەوە تووشی فیتنەیەکە و دەرەقەتی نایەن بۆ قورئانە لایە بە ئەمە شەریعەتە خۆت نایە بخەیتە ناو فیتنەیەکەوە کە دەرەقەتی نایە جاری وایە گەنجێکە کە هەموو جیهانی پێ کافرە هەمووی کافرەکە بەسەریەکە ئاخر دەرەقەتی ئەمە نایە دوای ئەگیرە دوز لەی لێ ئەدرێ سەد کوفرەکە هەر خۆی نابێ خۆت بخەیتە تعڕوزی ئەم بەڵا گەورانە بکەیت سنوورەکان هەمووی دیاری کراوە چەندێ دەسەڵاتت هەیە چەندێ توانات هەیە کاری خۆتەکەی ڕۆژێ دەسەڵاتت هەبوو ئەمیری ئیمانداران هەبوو ئیمامی ئیمانداران هەبوو فەرمایشتێکمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە باسی جیهادا فەرمێ إنما الإمام جنة يقاتل من ورائه إمام مسلمانان وكو قلغان وايا لبشتي أو جهاد كري نقبم شبرزيك أمره هر كس دو كس كو بيتو بلا والله جهادك أبي أمير مسلمانان ديار بي أبي كسيكي فقيه مشهور بي أبي مسلمانان بيعتي بدني أبي لفقه مقاصدي شريعة حالي بي إنجا مسلمانان لبشتي وجنگ كان وجهاد كان طبعا لم زمانه هیچ کاتێک نییە کافر وەکو ئەمڕۆ ئێمەی خەڵەتان بێ و لاوی ئێمەی خەڵەتانە بێ تعڕوز بۆ فیتنە بە ئازایەتی دەئەنرێ ئازایەتی نییە تعڕوز بۆ فیتنە بیرکەنەوە عەماری کوڕی یاسر لە خزمەت حیاتەکەیە وەستاین ئەوەندە فیتنەکەی گەورەیە قسە بە پێغەمبەری خوا ئەڵێ صلی الله عليه و آله وسلم خۆشەویستمان ئەفەرمێ ئەگەر فەئین عادوا فعود ئەگەر جایتە گرتیانی ئەوە عەزیەتان دای قەینا جوێنم پێ بدە بۆی تووشی فیتنەیەکی گەورەتر نەبێ ئەم فەرمودەیە ئەسڵێکی زۆر گەورەیە بۆ تێگەیشتنی گەنج بۆ بیرکردنەوەی فراوانبوونی بیری گەنج تێبگا کە ئەو بەڵاو مصیبەتانێک کە ڕووی کردوتە عالەمی ئیسلامی ئایا لە شەرعا من مکەلەفم ئێستا بە تاقی تەناو ئومەتی ئیسلامی بەرزکەمەوە نا وەڵڵا مکەلەف نیم چەندێک لە شەرعا تەکلیفی لێکراوە بە ئەندازی کاری خۆت زۆر کات بە گەنج و دۆست ئەڵێم خوای گەورە تۆی لە شوێنێکە خەلق کرد قەت لەو شوێنە بەجێ مێڵە ئەگەر خۆی قەدەر هاتە پێشەوە چوویتە شوێنێکی تر بچۆرە ئەو شوێنەی تر ئەو شوێنە پڕ خەیرە بۆ تو بەس خۆت بەدەستی خۆت بەجێ نەهێڵی لەو شوێنە بێ هەوانتە نییە یعنی خوای گەورە جل جلاله یونس عەلەیه السەلام لە شوێنی بانگەوازی خۆی چوو بۆ شوێنە باشتری بانگەواز عقوبەی دا خۆ باشتر بوو شوێنەکەی تر کە بۆی ئەچوو ئەمانە بەگوێیان نەئەکرد ئومێدی هەبوو لەولا بەگوێ بکرد بەڵام خوا جل جلاله عقوبەی دا شوێنی خۆت جێگەی خۆت کاری خۆت چەندێک توانات هەیە چەندێک دەسەڵاتت هەیە کاری خۆت جێبەجێ ئەەکەی ماعەدای ئەوە لە سەرشانی تۆ نییە بۆیە ناکرێ و نابێ بە هیچ شێوازە کەسی ئیماندار خۆی تعڕوز کات و خۆی بخاتە بەر فیتنەکە
بەخوا ئەمڕۆ زۆر گەنجمان هەیە وا ئەزانێ ئازایەتی ئەوەی خۆی بخاتە بەر فیتنەکان واللهی ئازایەتی ئەوەی خۆت بپارێزی بۆی لە ناو فیتنە نەبی دوورکەویتەوە تا کافر چاوی لەسەر تۆ نەبێ هەتاوەکو کارەکانی خۆت جێبەجێک واللهی هەندێک جار خۆ دەرخستن حتى لە بواری داوایە بانگەوازە سنگ دەرپەڕانی گەورە تەحەدای گەورە مانە غەڵەتن تعرضە بۆ فیتنە تعرضە بۆ مصیبەت ئەبێ ئینسانی موسڵمان زۆر بە هوشیاری مامەڵەکە فرمودەیەکی تری حذەیفە لە باسی فیتنەیە کە لە خزمەتی ئەبین کە بەڕاستی ئەمڕۆ ئینسان کە لە خزمەتی ئەوەستێ سام ئەکاتەوە أفرمي إنما أتخوف عليكم رجل قرأ القرآن خوشويس من فرموي أويك زور أترسم لسر إيوه توشتان ببي لكافر ناترسم لبياوك أترسم قرآن بباشي أخوانته حتى إذا رؤيت بهجته عليه حتى وكو أثري قرآن بسري ودياره بي بنيو تواني وبشيوازي هالسكوتي وبأخلاقي برزي هاموي قرآن تيا الرنق أداته الرنق أداته بهجة وجمال قرآن لوا رنق أداته وكان ردءا للإسلام بخوا أبيتها للرواية طبعا فرمي كان رداؤه الإسلام كأنما أمكس أأوى عباية قدراوة بسري عباية إسلام أو أنت قورة أبي أمكس لم الرواية فرمي كان ردءا للإسلام يعني عباية شون باريزغاري لا كسي أكال السرما وقرما أمكس وكو عباية ليه باريزغاري لإسلامك مدافع لإسلام نصرتي مسلمانا لسدسي أم أبي أفرمي غير إلى ما شاء الله لكاتك ناوي دركلو بقرآن خين ناوي دركلو بأهل علم ناوي دركلو بخلق مسلماني باشي دام زراو دفاع لإسلامك لأهل إسلامك تغييري بسرعة الرق ورانكاري دس في أكبر ولا يكتر فانسلخ منه الإسلام أشت ذرو ونبذه وراء ظهره إسلام خاته بشتيو وسعى إلى جاره بالسيف لقلب برا مسلمانك يا دراوسة كاريا مسلمانة هركاتك أمادي شمشير هلكيش برانبري ورماه بالشرك على أو مشرك أو مشرك أو مشرك علماء أنفر ما يشتغل لباسي خطري تكفير أهل كخلق بكافر بزاني والزمان برانبر مسلمان تيجبه أفرمون ما أمكسية كحذيفة أفرمي لباب فتنية كسيك قرآن أخواني مشهورة زورتون دفاع لإسلامك ومشهورة لأخيرا شمشيرك الرؤكات مسلمانا إتر كافري ليادك إنجا بم الله مشرك بو الله كافر بو الله توا أليرا أفرمي حذيفة يكسر برسيار مليكر قلت يا نبي الله أيهما أولى بالشرك يا باشا لو كابرا مشرك بي كاميان مشركن كاميان أولى ترن بالشرك المرمي أبي الرامي أو كسيك بويتر على مشرك أو لا ترى بشرك يا أو كسيك بيوتر أو مشرك فرمو أو كس الرامي أو كسيك وتويتي مشرك بويتر أو لا ترى بويك واتوشي شرك بي وخوي مشرك بي أم فرمايشته لفتنة زور قوري هم زمنك أما هي أم حالت وتصور ما كان هالأمر طبعا أصلي فكرة تكفير لخوارج وهات ولا وتاركاني باسي تكفير وباسي خوارج وأنا بدرجي باسي كل يوتيوب وأنا هي وأنا بقرن وسيل أصلي فكرك لخوارج وهاتوا كمسلمان تامو بيا كافر به لم مسلمان بدي لبيتر أو بيا مشرك به أو يعني بروا كان كاري مسلمان أمره هر مسلمانك أمره كاري لسر مسلماني تربية لهلايك زور قوري أما يك لو فكراني خوم كلا دوات الصالي بيرم لكلو تو قران كريم بسراه هنا نابي كاري تو لسر كاري مسلمان لي أو إيش الشيعية الشيعة هميشه أوها يد كاري لسر كاري سنة أكا حد شي بينا كري بحياتي بيدين نابت الشيعة بلام يلا سر أهل السنة كارك لا أفريقيا لا غير أفريقيا لا همش يعني وكاريتي نابي كاري توي مسلمان لسر خلقي مسلمان بي برو تو دجمني خود بدوزرو عثماني كان ميجويان بخرنوا بوشي خواي قور النصرتي داني لبر أوي تواوي برياري خويان ينداو دجمني خويان دوزيبو دجمني أوان يا مغول بو لسرتاي كاريانا يا نصارى لهردو أو طرفين أدا بهيش وازي قيام مسلمان نبو خوان لمسلمان أباراس بوي خوي قور النصرتي داني بوي لكوا بينيت مسلمانان بربونه يكتر بزانه كاركه غلطه حتما غلط نابي مسلمان حقي بسر مسلماني ترو به
تۆ چ کارت هەیە؟ تۆ ئیجتیهادت کردو ئەم ڕێگەی تۆ باشە ئیشی تیاکە، ئەویش ئیجتیهادی کردو بۆ شێوازە باش. خۆ تۆ حاکم نی بڕیار بدەیت کامتان ڕاستترن، تۆ تەڕەفی. ئەفەرمێ مدعی وازی لە حەق هێناوە شاهید بۆ داعوە لێ وەستاوە. جاری وایە مدعی واز هێنە شاهیدەکە واز ناهێنێ. تەسەووەر کە ئێمە موسڵمان ئەمڕۆ لەم گرفتاریە گەوراین، هەمومان ئەمانەیە بە حسابی ئەو یەکتر چاکەکەین، هەمومان بەربووینەتە یەکتر. ئەمە کافر ئەم هەموو سنوورانەی لە نێوان ئێمە دروست کردووە. ئەبێ کافری گەورە بدۆزینەوە. کۆتا قسم لە خزمەتتان جاری تر باسم کردو ڕەحمەتی خوا لە مەولانا ئەفەرمێ ئێمە ئەبێ تێبگەین ئەڵێ سەگێک بە سەگەتی خۆی کاتێک کە بەردی تێئەگری پەلاماری بەردەکە نادا، پەلاماری ئەو کەسە ئەدا بەردی تێئەگرێ. ئەڵێ بزانە یەهود و نەسارا و مەجووس کە بەد ئەگرنە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەلاماری وردە بەردە مەدەن، بزان دوژمنی سەرەکی خۆتان بدۆزنەوە. خوا لە قورئانە بۆی دیاری کردووی غەیر المەغضوب علیهم ولا الضالین، یەهود و نەسارا دوژمنەکەی تۆن. بزانە لەکوێ و چۆن مامەڵە ئەەکەی، مەشغوڵ مەبە بە وردە بەردەکانەوە، دوژمنی سەرەکیت بدۆزەرەوە. بۆیە ئەم ئەحادیثانەی فتنەم لە کۆتایی حەیات و ژیانی پڕمیهر و جوانی حوذەیفەیە باس کرد. لەبەرەوەی ئەمڕۆ لە واقعی خۆمانە زۆرێک لەم فتنانە بە چاوی سەرمان ئەبینین. خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت چۆن حوذەیفەت لە فتنەکان پاراست، ئاوا خوایە لە فتنەکانمان پارێزە یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە، گرفتەکانمان چارەسەر کە یا رب العالمین. خوایە تۆ خۆت ئەزانی ئێمە گرفتارین، کۆمەڵی گرفتی زۆرمان هەیە یا ئیلاهی. بەخوا زۆر کات ناتوانین ئیلاهی گرفتەکانمان لا هیچ عەبدێ باسکەین، تەنها ئەتوانین لە دوعاکانە بۆ تۆی بەرزکەینەوە. یا ئیلاهی یەکێک لە ناوەکانی تۆ فەتاحە، دەرگاکانی خەیر بەسەرمانە بکەرەوە و گرفتەکانمان چارەسەر کە. خوایە داوات لێ ئەکەین دڵمان ئارام کە، ماڵمان ئارام کە، وڵات و نیشتیمانمان ئارام کە، کارەکانمان پڕ بەرەکەت کە، ژیانمان پڕ ئارامی و هێمنی بکە. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. یا ربی خوایە سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە، یا ئیلاهی سەرفرازی ئەم دنیا و دنیامان کە. یا ئیلاهی بمان گێڕە لەو کەسانەی کە کەلیمەیەکی حەق ئەبیستن و سوودی لێ وەرەگرن یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دڵمان ساخ کەرەوە بۆ خۆت یا ئیلاهی. بەخوا دڵمان پڕ لە خۆشەویستی تۆ یا ئیلاهی. هەڵەوکەم و کوڕێکمان هەیە عەفومان کە، گوناهێ بە ئاشکر ئەکردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ نەمان زانی کردمان عەفومان کە، گوناهێ زانیمان و گومڕا بووین و کردمان عەفومان کە. یا ئیلاهی بێئەدەبیمان لە خزمەتتا کرد، گوناهمان کرد، یا ئیلاهی عەفومان کە. گوناهێ لەمەوە پێش کردومانە عەفومان کە، گوناهێ لەمەوە دوعایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کە. خوایە لە گوناهی دایک و باوکمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببوورە، یا ئیلاهی لە گوناهی ڕەفیق و هاوڵانمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کار و دراوسێکانمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی مردوەکانمان ببوورە، یا ئیلاهی لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم ببوورە. یا ئیلاهی ئەو مردوانەی بێکەسن، کەس نییە دوعایان بۆ بکەوە، ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین، خوایە لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت لە فتنەکان بمان پارێزە. یا ئیلاهی لە شوبهات و شەهەوات بمان پارێزە. یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا، پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور، پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی، پەنا ئەگرین بە تۆ لە کوفر، پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق. یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری، خوایە پەنا ئەگرین بە تۆ لە سوئی خاتیمە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت، بە کەڕەمی خۆت سڵاوی ئێمە بگەینە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم. یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە، یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە، یا ئیلاهی دوعاکانمان قبوڵ کە. آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهي قول لقناه من شيء أجبوري وخالي من قبولك.